زۆر باشە کاکاران باسمان لەوە کرد کە ڕۆژانە خەڵک سەردانتان دەکە و ئێوە هاوکاری ڕۆژانە هاوکاری کۆمەڵێک خەڵک دەکەن دەکری ئەو پرسیارە بکەم کە ئایا کەسانێکن کە ماگانە هاوکاری ئێوە بکەن هاوکاری ئێوە بەڕێستان بێ بۆ ئەوەی ئێوەش یارمەتی ئەو کەسانە بدەن ئەمە ئەگەر هاوکاری خەڵک نەبێ ماگانە هیچمان بۆ ناکرێت بەڵێ کەسانێکن بێگومان بەستخوا لای تۆ لەوانەیە دیار بێت زەرفێک ملیۆدانەوە ئەو زەرفانە بینم بەسەر پێش نانە ئاسایی ئەوەی سەر ئەوە کۆمەڵە زەرفێکە ئەوە بالفایسە ئەوە ماگانەیە ئەو زەرفە ببرێت خوا تۆ مازێتە ئاساییە ئەوە تقریبا 20 عائیلەیە ئەوە یەک خێرخواست خێرخواست کەفالەتی کردووە طبعاً ببینە پارەکانی ئەمەسەمەساوە خۆی چوو بەلای ئەو عائیلەیە ئەوە ناوەکەیەتی مثلا 200,000 وایە خۆی چووە ئەوە چەندێکەدا 300,000 ماڵ بە ماڵ گەڕاوە بە قەناعەتی خۆی ئەو پارانەی داناوە ئەو پارە ماگانە بۆ ئەو کەس بۆ عائیلەیە تەوانەوە زۆرەکات یعنی تقریبا لایکەم 3-4 ملیۆنەکەوە 20 کە عائیلە هیچی لە 200,000 کەمتر نییە ئەمە هی یەک خێرخوازە ئەو ماگانەیە بەڵام ئێمە لە 2,000 عائیلە ئەگەر کاکیان لەو بن ئەو قاغزەشینە فۆرمی گەورەی لەیە ئەو سپیەوەی سەرەوە بەڵێ گەورەکە نانە ئەوەی سەرەوە ئەوەی بزەبت ئەوەی دەست ئەوە بەزمە ناوەکان پێنیشان دەم ئێمە 2,000 تەوانەوە هەمی عقلی زەواجی گەنجان فەقیران ژنیانمارە نەکرێت هەندێکمان بەزمەە فترێت تقریبا خلالی ئەو سێمانگە بۆ معلوماتی جەنابەت احتمالە 20 تاخم خەوم کڕیبێ توانەمە نەما بەینی پارە ناتوان بەس بۆ تاقم خەوەکە هەندێک یارمەتیە دەین ئەوە تا بڵێن عقلی زەواجەکە هێنن ئەوانە ئەیان دێنە ئەو فۆرمەت بینیوە ئەوە طبعا ناوی ئەو یەتیمانەیە یانی ئێستا نزیکە ببینە 2009 بالضبط ئەگەلێ 2009 لە 2100 عائیلەمان هەیە لەم 2100 عائیلەیە 100 عائیلە 120 عائیلە ماگانیان بۆتی ئەو دوای ماگانی نییە فەقیرە ئەو دوای ئەبێ من چاوەڕێ بکەم خێرخوازی گۆک و جەنابەت بێ بڵێ کاکەجان 50 عائیلەمان بدەرێ 100 عائیلەمان بدەرێ 2 عائیلەمان بدەرێ ئەو هەیە یا ئەو دواشی مەسەرن بڵێن بۆ دەودە پاری خەڵک ڕۆژانە خێر دێ ساینستا ئەو سنووقی کە دامانەوە بۆن ئەمە ئەوە سنووقە ینی ئەوە بۆ مناڵانی یەتیمە ئەیخێنە ناو ئەمەوە ئەو وەقفە تاوان ئەنی 250 دیناری تایە ئێمە لەو 250 دیناریت چەندێکە سەرف ناکەین بۆ غەیری هەتی و سەرف ناکەین پارەکان وەقفن بۆ ئەو ناوە هاتووە ئەوزان بەسم لە چی دێ و پارانە کە کۆ ئەبێتەوە بەپی حاڵەت دابەشێکین هەیە نەخۆشی هەیە من بەس ئەمڕۆ دوو نەخۆشم نردووە نەخۆشیێکیان 1 ملیۆن دیناریوێ ئەوە لە کۆ بێنم مەجبورم وا بکەم جا لەبەرەوە ئەوە ماگانەیە کە بۆ یەتیمەکان ئەمە شتێکی ترمان کردووە غەیری ئەمە تا ئێستا الحەمدوللیلا 310 خانومان دروست کردو کە ئەوە جێی دڵخۆشی بەزدی ئیشەکی زۆر گەورەیە الحەمدوللیلا ینی ئەوە دڵمان خۆشە خوا خێری ئەو خێرخوازانە بنووسێ ئێمە دێن عائیلەکانیان پێ نیشانە دەین کە خۆی سەردانیەکە قەناعەتی هەبوو ئەیدەینە مەسەن سەر ئەم هەفتەی پێشوو کابرای دەفتەر و نیوێکی هێنا بۆ خانوو عائیلەیەکمانەیە باوکو دایکیان بردووە سوبحانەڵڵا باوکی پێشتر ئەو وەفاتی کرد و یەتیم بوو لە لای خۆمان دایکیان تووشی سەرەتان بوو ئەویش مرد ئەوانش تقریبا دەفتەر و نیوێکیانە بۆ ئێستا خانوویەکمان پێکڕیوە ئەو هەفتەیە چوونەتە ناوی الحەمدوللیلا ئەوە لایەنی خانوو لایەنێکی ترمان هەیە باوەڕکە ئێستا خلالی ئەم هاوینە احتمالە لای کەم 25 سیم و بەڕی دەمان کڕیبێ لای کەم ئەوجا سەلاجیانە سووتێ تەباغیانە سووتێ ینی وەزعەکەیان زۆر ناخۆشە لایەنی سێم کە هەمانە لایەنی تەندروستیە لایەنی طبیە ینی مەسەرەن ئەتوان بڵێم نیمچە تەمین صحیمان بۆ کردوون یان بیمەی تەندروستی ئێشتێکی باشە بیمەی تەندروستیەکە چۆن مەسەرەن بڵێن بۆ نمونە هەندێک کارتی دکتۆرەکانمان لەلایە ئەفۆمکە مەسەن ئێستا بۆ نمونە ئەو دکتۆرانە مثلا دکتۆری جەڕاحی مناڵانە ئەو خۆی وتێتی مەسەرەن نەخۆشم بۆ بنێرە یانت لە خەسخانی حکومی بۆ یەکەین ئەگە توانێمە نەشمان توانین لە ئێواران پارە کەشتوانی ئەگە پارەی تێچووەکە خۆی بیدا ئەوە ئەیدا نەیدا ئەیکەینە نیوە لەبەرەوە ئەوەشمان بۆیان کردوین تقریبا تۆ 2000 عائیلە زۆر قورسە زۆر قورسە ئەوجا سوبحانەڵڵا ینی معلوماتێکت پێ بدەم کە خەڵکی نازانێ لەم عائیلانە باوەڕ ناکەم لە 190 بەبێ نەخۆش بێ ئید لا نەخۆشیان هەیە دەردەداریان هەیە سوبحانەڵڵا مەسەرەن دایکمان هەیە 3 مناڵی هەیە دوانی ئۆتیزمە ئافرەتمان بووە یعنی 2 مناڵی هەردووکی سەرەتانیە
ماشاءله ئەرەخوازانێ هەردووکی مردن. یعنی من تا ئێستا بۆ خۆم جابی ئەو پرسیارە مەگە لە قیامەت وەربگرمەوە، چونکە لە دنیا ئینسان عەدالەتی مطلقی خوا نابینێ. سەیرم دێ بۆ ئەم خەڵکە ئاوا فەقیر و بۆ وا نەخۆشە، بۆ نەخۆشیان زۆرە، مەسەرەن پیاوی مردووە نەخۆشی هەیە، نەخۆشە منداڵی ئۆتیزمی هەیە، زۆر عەجیبە، کرێ چییە؟ ینی سەیرم دێ ئێستا ئەو ناکرێت بڵێن ئەوە تاقیکردنەوەی گەورە بەسەری کردی بالفعل تاقیکردنەوەی تاقیکردنەوەی ئینسان دەبێت قەناعەتی بەو شتە هەبێت. بێگومانەرەوەڵا